ڕۆژی جیهانی خوێندکاران لە سلێمانی بەڕێوە ئەچێت چی لەخۆ ئەگرێت؟ بەڵێ سلااوتان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن بەڵێ وەکۆی هاوکارانیشم ئاماژتان بەوە کرد ئەمڕۆ ئێمە لە هۆڵی شەوکەتی حاجی مشیر دیارە لێرە چەند چالاکێکی جیاواز بۆ ڕۆژی گیانی خوێندکاران بەڕێوە دەچێت ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە چالاکیەکان بەردەوامی هەیە لەبەرەوەی 15 تشرینی یەکەم خۆی ڕۆژە گیانیەکە بوو بەڵام بەجێ خۆشحاڵیەوە لەم ڕۆیە چالاکیەکان زیاتر چڕ بۆتەوە بۆ پیکە ماوەی چەند ڕۆژێکە یاخود با بڵێ ماوەی هەفتەیەگە بێت دەوامی تەواوی قوتابخانە و خوێندنگاکان وەستا بوو لەبەر ئەوەی بانگەشی هەڵبژاردن و دەستپێکی هەڵبژاردن بەڕێوە چوو بەڵام لە ئێستای چالاکیەکان بۆ ڕۆژی گیانی خوێندکاران لەم هۆڵەیە بەردەوامی هەیە دیارە بەجێ خۆشحاڵیەوە بەشی چالاکی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی ئینتەرسۆز و ڕێکخراوی UNHCR و بە هەمانگی لەگەڵ یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی هەستاون بەوەی کە چالاکیەکان بۆ خوێندکارانی خۆشەویست بۆ مناڵانی خۆشەویست زیاتر دووپاتی بکەنەوە وەکوی لەوێنەکان ئەگەر هاوکارم بیگوازێتەوە ئێستا ژمارەیەکی بەرچاو لە منداڵانی خۆشەویست لێرە ئامادن بە گڕوتینێکی باشەوە لێرن ئەیانوێ چالاکیەکان بەشداری پێ بکەن چالاکیەکانیش کە خۆی بینێتەوە لە پێشکەشکردنی چەندین گۆرانی و میوزیک و لە هەمان کاتە چەندین وتاری تایبەتی ڕخراوەکانی تایە و لە هەمان کاتە ئەوە ئێستا هاوکارم وێنەکانتان بۆ گوازێتەوە لەسەر ستیج منداڵان هەندێک لە گۆرانیەکە با بڵێن پێشکەش ئەکەن و لە هەمان کاتە لە بۆردێکی تایبەتیش لێرە لە نێو ئەم هۆڵەیە دانراوە کاکەمالی هاوکارم وێنەکانتان بۆ گوازێتەوە لەم بۆردەیە مناڵانی خۆشەویست دەست ئەکەن با ڕەنگکردنی تەواوی ئەو فلم کارتۆنانەی کە لێرەیە بۆ مناڵانی خۆشەویست ئامادە کراوە بۆ خوێندکارانی خۆشەویست ئامادە کراوە لێرە تەواوی کارتۆنەکان با بڵێن تەواوی کارتۆنەکان ڕەنگەکەن بە دڵی خۆیان ئەوەی کە خۆیان ئارەزویەکەن ئەچنەوە ناو دنیا ڕەنگە و ڕەنگەکەی خۆیان وێنەکان ئەگوازرێتەوە لەلایەن هاوکارانم منداڵانیش زۆر دڵخۆشن بەم چالاکی کە ئەمڕۆ بۆیان ساز کراوە لە ئێستاە بەشی چالاکی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی هەندێک وتی تایبەت هەندێک قسەی تایبەتیش بۆ منداڵانی خۆشەویست ئەکا بۆەوەی مناڵان زیاتر هەست بەوە بکەن دەستپێکی ساڵێکی خوێندنی زۆر باش بێت بۆ ئەوان هەوڵبەن زیاتر بە گڕوتێنێکی باشەوە لە پاڵ ئەم چالاکیانش کە بۆیان ئەکرێت زیاتر هەوڵدانێکی باش بێت بۆ پرۆسی خوێندن لەبەر ئەوەی ئامانجی سەرەکی تەواوی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری لەگەڵ تەواوی ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵان ئەوەیە کە منداڵان بە جۆش و خڕۆشەوە دەست بکەنەوە بە پرۆسی خوێندن هەر ئەوە نەبێت تەنیا چالاکیان بۆ ساز بکرێت و لە پرۆسی خوێندن دوور بکەونەوە نەخێر بە پێچوانەوە منداڵان زیاتر گڕوتینی باشتریانە بێت بۆ خوێندن و زیاتر خۆشەویستێکی باشیانە بێت بۆ پرۆسی خوێندن جا ئێستا مامۆستا هاوڕێ ئەزانم سەرقاڵیشە بەڵام ئەگەر جەنابیان ئەرک کێشێ مامۆستا هاوڕێ ڕەشید بەڕێزیان بەڕێوەبەری چالاکی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی مامۆستا هاوڕێ سپاس بۆ ئامادەبوون سڵاو لێ بێتۆم کاتت باش بێ بۆ دووەم جار تایبەت بە چالاکیەکانی ڕۆژی گیانی خوێندکاران قسە و باسی زیاترەکەین باسم کرد ماوەی چەند ڕۆژێکە یاخود ماوەی هەفتەیە کە دەوامی خوێندنگاکان وەستا بوو بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئێستای وردە وردیانی دەوام دەست پێ کردوتەوە مناڵانیش بە جۆش و خڕۆشەوە دەستیان کردوتەوە بە پرۆسی خوێندن ئەم چالاکیانە تا چەندە وایان لێکە هەم حەزیان بە خوێندن بێ هەم ئەم چالاکیانش زیاتر بەشداری پێ بکەن بۆی بارەکانیان زیاتر دەربخەن سەرەتا ئێوە بەخێر بن سڵاو لە بینەران و بیسەرانی خۆشەویست دیارە چالاکی هوەری و ڕۆشنبیری و وەرزشی زۆر زەرورە بۆ قوتابی چکا قوتابی ئەگەر بزانێت پرۆسی خوێندن بەس فێرکردن و خوێندنە لەوانەیە تۆزێ تەماڵێکی پێوە دیار بێ بەڵام کاتێک کەوانێکی وەرزشی دیاوانێکی هوەری تێ ئەکتیڤە بێ حەزی لە قوتابخانە بێ خۆزگاوەنە پێشکەوتوو بووینە هەموو بوارەکانی تر وەکو مەلەوانی و چی لە قوتابخانەکانە هەبواە بە هەر حاڵ ئەمە یکەین هەر باشە دوای ئەو هەفتە دابڕانە لە خوێندن سەرەتای دەستپێکردنەوەی خوێندن بە چالاکی ڕاستە ئەمە هەموو قوتابخانەکان نییە بەڵام مشتێ لە خەروارێک
قوتابخانە ئەمڕۆ قوتابخانەیەکی تربانی چالاکیکی تردوبانی لەگەڵ NSCR ئەنتەرسۆس بە دڵنیاییەوە پرۆژەمان زۆرە بەیانی هەمانە دووبیانی هەمانە لەوانەیە بەیانی لە تاسلوجە بێ دووبیانی لە شوێنێکی تر بێ هەر جارە و خوێندنگەیەک و هەر جارە و چالاکیەکیش نە چالاکیەکان دووبارە بێتەوە گە دووبارەش بێتەوە ئاساییە بەڵام چالاکەکانمان زۆرە یعنی نوعەتی چالاکەکان زۆرە لە هەموو بوارن لە بواری ژینگەی و تەندروستی و پەروەردە و فێرگرتن و وەرزشووی تر هەتا دوایی دەستخۆشی لە ئێوەکەم زۆر زەرورەن چالاکیانەیە ئەمەوەکو بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی بە خۆشحاڵیەوە قوتابخانەیەکەیە کە پشتی چالاکیەکانی ئێمەش قوتابخانەی دیاربەکرە ئەمڕۆ مناڵەکانی ئەوان قوتابەکانی ئەوان چالاکەکانی ئەوانمان هێناوە لەگەڵ قوتابخانەی ئاسوودە لێرە چالاکیان بۆکەین واتاڵێن دوو قوتابخانەمان تێکەڵ کردووە لەم هۆڵەیە چالاکیەکە ئێمە بە گۆرانی مۆسیقا و وێنە کێشان و دواتر خواردن و ئیتر جەویکان بۆ دروستەکەین بەڵێ ئێمە بەردەوامە بین هیوادارم ئێوەش هەمیشە تەرژێئی زیاتر بکەن هەم بە خوێنکاران هەم بۆ ئێمە بەپی دەرفەت ئەوەی کراوە بێگومان بە خۆشحاڵی و ئێمە بۆ تای منداڵان کارمان کرد کورسات هەمیشە سەرمەشق بووە دەستان خۆش بێن چاوەکەم بژیت زۆر سپاس بۆ مامۆستا هاوڕێ ڕەشید بەڕێزیان بەڕێوەبەری بەشی چالاکی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی سپاس بۆ وتەکانی جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێک لەو مامۆستایانەی بە خۆشحاڵیەوە لە قوتابخانەی دیاربەکر لێرە ئامادەیە لەگەڵ تەواوی خوێنکارەکان لەگەڵ مناڵەکان لێرە ئامادەیە وەکوی مامۆستا هاوڕێژ ئاماژەی بۆ کرد هەر جاری قوتابخانەیەک لەم چالاکیانەیە بەشداری پێ ئەکرێت لەبەر ئەوەی هیچ قوتابخانە و خوێندنگێک بێبەش ناکرێت لەم جۆرە چالاکیانە بەڵکو هەر جاری قوتابخانەیەک لەگەڵ تەواوی بەڕێوەبەرایەتیەکان و ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵان هەماهەنگیەکەن بۆ ئەوەی تاوی چالاکیەکان مناڵان تیا بەشداری بکەن مامۆستا چیرۆ محەممەدوان لەگەڵا بێت مامۆستای قوتابخانەی دیاربەکر مامۆستا چیرۆ سڵاو لەبێ بەیانی و باش بێش بەیانی و باش بەخێر بێن سەرچاو مامۆستا چیرۆ پێم بڵێ تا چەند دەهانی مناڵەکانت یا لەم جۆرە چالاکیە بەشداری بکەن لە دەستپێکی ڕۆژە گیانیەکەەوە بوو هانی منداڵەکانەیە یاخود لە ئێستاوە بۆ ئەوەی زیاتر پرۆسی خوێندنیان لەلا خۆشەویست بێت چۆن بوو من وەکو مامۆستای مەکتەبی قوتابخانەی دیاربەکر هەمیشە لە هەوڵام بۆ هەندانی قوتابیەکان بۆی بەشدار بن لە هەموو چالەکەکان کە تایبەتە بە مناڵان و قوتابیان لەبەر ئەوە ینی حەزێکی خۆمە دایمەها هەوڵەیەم قوتابیەکانم بەرهەکانیان دیاری بکەم و دایمە بەشدار بین لە هەموو مناسەبەکان کە تایبەتن بە مناڵان و خوێندکاران بەڵام بەداخەوە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی قوتابیانە باوەڕ ناکەم لە زوربەی زۆری قوتابخانەکانی سلێمانی ئەم یادەیان لەبیر بێ و یادی بکەنەوە خۆی ڕۆژە گیانێکە پانزەی ئەم مانگە بوو بەڵام لەبەر ئەوەی کە باسمان کروتوان دەوامی خوێندنگاکان وەستا بوو لەبەر هەڵبژاردن و هەندێک کار و چالاکیەکان بەڵام بە خۆشحاڵی و تەسەوڕەکەم هەندێک لە تای قوتابخانەکان دەستیان پێ کرد هیوادارم دەستان خۆش بێ سپاس ئیسا زۆرێک لە منداڵەکان خەریکی ڕەنگرتنی تەواوی ئەو کارتۆنانە کە لەسەر بۆردەکان ئامادە کراوە گوڵی جوان ڕۆکەرە کامێرە چۆنیت وەڵا باش پێم بڵێ چ کارتۆنێکت ڕەنگ کرد ئەوە ناوی چییە؟ وەڵا ناوکەی خۆم نایزانم بەس خۆی ڕەنگەکەی لە ڕاستیەشینە من ڕەنگی دڵخوازی خۆم کردووە تا چەنە دڵخۆشی لەگەڵ مناڵەکانی هاوڕێتە لەم چالاکیە بەشداری وەڵا زۆر دڵخۆشم هەز ناکەم کە ئەوە قەت دڵخۆش نەبووم ئەوە حەز لە خوێندنیشە؟ زۆر زۆریش هیوادارین لە چالاکیەکان و لە خوێندنیش تەواوی کاتی سعیکردنت ئێهمال نەکەی باش؟ باشە کەیتە قساکە چۆنی؟ وەرە لام چۆنی؟ باش ئەدی ڕووکەرە کامێرە باشی تۆ ناو چییە؟ لانۆ لانۆ؟ بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ چوار بەڵێ ئافرین لە چالاکیەکانە چالاکی هونەریت حەز لێ یان وەرزشی؟ هونەری بەڵێ تا چەندە حەزت لە وێنە کێشانە؟ زۆر بەڵێ حەز لە لە چ جۆرە وێنەیەکەن بیکێشی؟ سپانج باب ئێستا ئەم بۆردی کە حازر کراوە چ کارتۆنێکت ڕەنگ کرد؟ سپانج باب بەڵێ ئەم کڕۆجوانش بە قسم بۆ بکات چۆنی؟ باش باشی ئەی تۆ ناو چییە؟ پەیوەست پەیوەست؟ بەڵێ پەیوەست ئەی تۆ لە پۆلی چەنی؟ منیش پۆلی چوارم پۆلی چواری هەر بژی خوێندن زیرەکی؟ وەڵا باشی؟ بەڵێ کە ئەچیتە ماڵەوە کە پرۆسی خوێندن دەستی پێ کردەوە زوو سعیەکەی؟ بەڵێ باشیت؟ بەڵێ کەواتە چالاکی ڕۆژانی قوتابخانەشت هەیە وایە؟
بژی زۆر زۆر سپاس بۆ تۆ دەستەکانت خۆش بێ ئەم گوڵە جوانش خۆی حەزر کردو بە لێدوانی لێوەرگرین گوڵی جوان چۆنی باشم باشی تۆ ناوچیە من ناوم ماسایە ماسە بەڵێ ماسە ناوەکەش زۆر خۆشە حەزر لە گۆرانی یان چالاکی وێنە کێشان من حەزم لە وێنەکەشانە زیاتر کێشانە حەز لێیە بەڵێ دەست ڕۆژ بە قوربان حەزت لە چالاکی هونەریە مامۆستاکانت بەردەوام زیاتر بەشداریت پێ بکەن لە چالاکیەکانە بەڵێ بۆچی لەبەرەوەی زۆر چاکە حەزم لێ ئەفرین حەزم زۆر لە وێنەکەشانە دەستخۆش بە قوربان سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی بەشداربووان کە لێرەن سپاس بۆ ئەم مناڵە خۆشەویستانە کە هەمیشە بە گڕوتینێکی باشترەوە ئەیانوێت بەشداری لە تەواوی چالاکیە هونەری و وەرزشیەکانە بکەن لەبەرەوەی مناڵ بەدەر لەوەی کە بۆ نمونە لە پرۆسی خوێندنە ئەرکی ئەوەی لەسەر شانە بەشداری بکات لە تەواوی چالاکیەکانە ئەرکی ئەوشی لەسەر شانە تەواوی تاقیکردنەوەکان یاخود سعیکردنی ڕۆژانی پشتگوێ نەخات بۆی لە پاڵ ئەمەیە بۆ ئەوەی مناڵ بە جۆش و خڕۆشێکی زیاترەوە با بڵێن دەست بکات بەوەی کە ڕۆژەکەی لە نێو قوتابخانەیە بەسەر بەرێت کاتێکی خۆشیش لەم چالاکیانە بەسەر بێت و زیاتر لەگەڵ مناڵەکانی هاوڕێیە تێکەڵاو ببێت دوا وتەی میوانم وەرەگرێ خات و ماریام لەگەڵا بێت خات و ماریا یاسین بەڕێزیان لە سەرپەرشتیاری پەروەردەی لە ڕێکخراوی ئینتەرسۆس زۆر بە کورتی لە دوانێکی لێوەرەگرێن خات و ماریا سڵاو لێ بێتم کاتت باش بێ پێم بڵێ ئەم چالاکیانە ئێوە هەر جارێ قوتابخانەیەک بەشداری پێکەن لەگەڵتانە پێیانمە چییە؟ زۆر بەخێر بن وەکو پێشتری ژاماژەمان پێەیە ئەم چالاکیانە بەشێکن لە هەڵمەتی گەڕانەوە بۆ خوێندن هەر جارێک و قوتابخانەیەک بەشداری پێکەین لەبەرەوەی ئێستا مناڵی پێنابەران لە سەرجەم قوتابخانەکانی ناو سلێمانیان بوونیان هەیە پێمان خۆشە لە چالاکی جۆرا و جۆرەکانە فرسەتیان بینە کەوانیش وەکو سەرجەم مناڵەکانی کە بەشدار بن لەو چالاکیانە و بێبەش نەبن. دەستێوەش خۆش بێ زۆر سپاس سپاس بۆ خات و ماریا یاسینیش بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەیی لە ڕێکخراوی ئینتەرسۆس ئێستا چالاکیەکان دەستی پێ کرد و مناڵان بە جۆش و خڕۆش و گروتێنێکی باشە و لەم جۆرە چالاکیانەیە بەشداریان کرد و هیوادارین سەرجەم مناڵان سەرجەم خوێندکاران دڵخۆش بن لە پاڵ خوێندنەکەیانە ئەم چالاکیانەش ناو بەناو زیاتر بۆیان ساس بکرێت ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بەلای هاوکارانە و فەرموون. سپاس بۆ هاوکارمان تەرزا بۆ گواستنەوەی زانیاریەکان لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی کام لە ڕۆژی خوێندکارانە ئەوانیش ئەو قوتابخانەیەش کە چەندین چالاکی تایبەت بە خوێندکاران ئەنجام داوە.